سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئێمە چۆن بتوانین کوردی و عەرەبی تەرک بکەین؟ ئایا ئەتوانین تەنها کوردی یاخود تەنها عەرەبی یا هەردووشیان تەرک بکەین؟ کۆنمرەمان چەند بێت تاوەکو بتوانین کوردی و عەرەبی تەرک بکەین؟ ئایا بۆ چ کۆلێژێک ئەتوانین کوردی و عەرەبی تەرک بکەین؟ ئەزیزانم، بۆ وەڵامی ئەم پرسیارانە بە شێوەیەکی کورت و پۆخۆت بۆ ئەوی خۆشەویست ڕوونی بکەینەوە. ئێمە کاتێک ئەمانەوێت کۆلێژە پزیشکیەکان، واتە پزیشکی گشتی، ددانسازی، دەرمانسازی، مایکرۆبایۆلۆژی لە زانستە تەندروستیەکان یا هەر بابەتێکی تر لە زانستە تەندروستیەکان یاخۆت ئەو بەشانەی کە پاشکۆی پزیشکیان پێوەیە، وەکو شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیک و هەروەها بایۆلۆجی پزیشکی لە کۆلێژی زانست، تاقیگەی پزیشکی لە زانکۆکانی هەڵەبجە و ڕاپەڕین، هەر بابەتێکی تر کە پاشگیری پزیشکی پێوە بێت، ئەوە ئەتوانین کوردی و عەرەبی بۆ تەرک بکەین بەو مەرجەی لە 7 وانە پێش تەرککردنی کوردی و عەرەبی کۆنمرەمان لە 85 کەمتر نەبێت. واتە کۆنمرەکەمان لە 85 کەمتر نەبێ کاتێ هەر 7 بابەتەکە حیسابەکەن. پاش ئەوە ئەتوانین ئێمە کوردی و عەرەبی بۆ کۆلێژە پزیشکەکان یا ئەوانەی پاشگیری پزیشکیان هەیە تەرکی بکەین. بۆ کۆلێژە ئەندازیاریەکان پێویستە بە 7 وانە کەمترین کۆنمرەمان 80 کەمتر نەبێت بۆ ئەوەی بتوانین کوردی و عەرەبی تەرک بکەین. زۆرجار پرسیاری بەشی ئینفۆرماتیکەکان لە ئێمە کرێت یاخود ئایتی پرسیارمان لێ ئەکرێت ئەگەر سەر بە کۆلێژێکی ئەندازیاری بن، واتە کۆلێژەکان ئەندازیاری بێت، بەڵێ ئەتوانین وەکو وتمان بەو مەرجەی لە هەر 7 وانەکە بە کوردی و عەرەبیەوە کۆنمرەمان لە 80 کەمتر نەبێت، ئەو کاتە ئەتوانین کوردی و عەرەبی تەرک بکەین و سوودی لێ ببینین. بۆ هەر سێ بەشەکانی کیمیا، بایۆلۆجی، کۆمپیوتەر لە کۆلێژی زانست بەبێ ئەوەی ڕێگری کۆنمرەمان هەبێ ئەتوانین بۆی تەرک بکەین. هیوامان وایە توانی بێتمان داتا و زانیاریەکان بە وردی بە ئەوەی خۆشەویست بگەێنین تاوەکو سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە.